کاڵە شێرزاد دانیشتووی شاری سلێمانی مۆای 2010 حەزم لە ئیشی دوورمان بوو پار لە مانگی دە بۆ مای 2 مانگ بەشداریم کرد لە خولی خەیاتی و ئاستێکی نایابم بەدەست هێنا. دایکیشم هەر لە سەرتاوە ئەو حەزی هەبووە ئەویش بە هەمان شێوە لەوێ خوێنێتی و لە ڕێگەی ئەوە کە بینیم ئیشەکە ئەمنە باش و ئیسفادەیەکی هەیە و ژێوی ژیان نەتوانین دابین کا لە ڕێگەی ئەوە منیش توانیم بچمە سەنتەری گەنجان سەر بە ڕێکخراوی بناوپارێزی کوردستان. زۆر سپاسی بناوپارێزی کوردستانەکەم کە ئەو دەرفەتیە بە من توانیم ئەم پێشەی خۆم هەڵبژێرم و زۆر ئیسفادەم لێ کردووە و هیوادارم هەموو گەنجێک دانەنیشێ لە ماڵەوە هەوڵ بەن ئیش بکەن ئەتوانن دەستان بگرن، یعنی ئەو شتێکە خۆت حەز لێ ئەتوانی بیکەی بە پیشەیەک بۆ ژیانی خۆت. ڕاستە خوێندن تەواو ئەەکەی بەڵام ناگەی بۆ شتە ئەویشێکی خۆت هەبێت باشترە. هیوادارم هەموو دایک و باوکێک یارمەتی مناڵەکانیان بن چۆنێتی ئەو حەزی کە خۆیان هەیەە بتوانن پەری پێبن هەر نیشارنەوە لە ماڵەوە دابنیشن. و دووبارە زۆر سپاس بۆ مناڵپەرێزی کوردستان، زۆر سپاسی مامۆستاکانیانەکەم، مامۆستا ژیان بە تایبەتی مامۆستای خولەکەمان زۆر باش بوو. لەبێت تەنیا فێری ئەوەی نەکردین کە هەر خەیات بین و هەر ئەمە بکەین، فێری ئەوەی کردین کاتێک کە دوکانێک دابنێ مشتری بێتەلات چۆن معاملەی لەگەڵاکەی، یعنی هەموو شتەکان لێوێ بە تەواوەتی زۆر باش بوو و دەستخۆشیان لێکەم. زۆر سپاسیانەکەم، هیوای سەرکەوتن بۆ ئێوەشە خوازم و زۆر سپاسیانەکەم. من نام ڕێبن عومەرە. پێش ساڵی 2017 هیچ کارە پیشەیەکم نەبوو. لە ساڵ 2017 لە ڕێگەی چەند برادەرێکەوە سەنتەری گەنجانە بناسی کە خولی فێربوونی سەرتاشن دەکاتەوە. منیش بەشداریم کرد بۆ ماوەی مانگێک کە سوپاس بەخوا زۆر باشی فێر بووم و ئیسفادەیەکی زۆر باش بوو. ئێستاش خاوەنی سەرتاشخانەی خۆمم لە تاسووجە. سەنتەری گەنجان لە سلێمانی کە سەر بە مناڵپارێزی کوردستانە چەند خولێکی زۆر باشی تایە وەکو دەلاشی، دەرجوانی، خەیاتی. هیوادارم گەنجان سەردانی بکەن بۆی پەرە بە توانەکانی خۆیان بن و شتێکی زۆر باش لێوە فێر بن. سپاسی سەردانی گەنجانەکەم بۆ کردنەوەی ئەم خولانە کە سەر بە مناڵپارێزی کوردستانە بەڕاستی سوودێکی زۆر باشی بە گەنجان گەیاندووە. هیوادارم بەردەوام بن.